زارێ ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستە کار بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە دەکات لە ڕێی هونەرەوە. زارێ پشتیوانی و پشتگیری گەنجانە لە کایەکانی هونەردا و کۆکردنەوەی توانای گەنجانی سەرجەم شارەکانی کوردستانە. با شێوەیەکی گشتی لە ئێستادا زارێ سەرقاڵی ئامادەکاری بۆ بەرهەمهێنانی فیلمێک بە ناوی زارێ لە قۆناغی مۆنتاژدایە. ئەم بەرهەمە بە هاوکاری نووسینگەی قوپات داڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و دەستگای میدیایی کورسات بەرهەم دێنرێت. ڕێکخراوی زارێ ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومیە کە کار لەسەر هۆشیارکردنەوەی تاکی کۆمەڵگە ئەکات لە ڕێگەی هونەرەوە. ئەمێ ئاماژە بە ناوی زارێش بەم بۆچی زارێ. زارێ بە مانای خۆرهەڵاتنیەت کە ئێمەش دەستپێکی کارکردنمانە و زارێ ناوی یەکەم فیلمی کوردیە کە لە ساڵی 1927 یەکێتی سۆڤێت لەسەر ئازایەتی و قارەمانێتی کورد بەرهەمی هێناوە کە کچڕۆڵ ئەبینێ لەو فیلمەیە کە ئازایەتی ئەو کچ و ژنانە پیشانەیە کە چۆن ڕوبەڕووی ژیانی دەرەبەگایەتی و ئاغایەتی و بە زۆردانی بە زۆر بەشودانی کچان و ژنان ئەبێتەوە لەو سەردەمایە. لەبەرەوە بیرم کردەوە کە زارێ زۆر گونجاوە کە منیش بتوانم جارێکی تر بەکاری بهێنمەوە. لە بابەتی هونەریە من ویستم ڕێکخراوێکدا بمەزرێنم کە ئەتوانم بڵێم لە کوردستانە زۆر پرۆدەکشن و کۆمپانیامان هەیە کاری هونەریەکەن، بەڵام بە شێوەی ڕێکخراو نیمانە ئەو ڕێکخراوانی کە هەبوون زیاتر لە مەجای کچان و ژنان و گەنجانە کاریان کرد. من ویستم توانای کچان و ژنان و گەنجەکانمان لە مەجای هونەرا کۆ بکەمەوە لە ڕێکخراوێکە و هەموو ئەو پرسانی کە ئەکرا بۆ نمونە ئێمە پرسی شێرپەنجەمانەیە لە مانگی ئۆکتۆبەر هۆشیاری بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمکمانێ هەرچەنە بۆ هەموو ئەو پرسانە من بە شێوەی جیاواز پرۆژەم ئەنجامداوە، بەڵام لێرە بە دواویستم وەکو ڕێکخراوێک کار لەسەر ئەو پرسانە بکەم و من هەوڵ بم لەو ڤیدیۆیانی کە دروستیەکەم یاخود ئەو شۆرت فیلمانەی کە بەرهەمیێنین تاکی کۆمەڵگە هۆشیار بکەینەوە لە هەموو مەجالەکانە. ئێمە وەکو ڕێکخراوی زارێ یەکسەر کە ڕێکخراوەکەمان دامەزران دەستمان بە بەرهەمهێنانی یەکەم بەرهەمی ڕێکخراوەکەمان کرد کە ئەتوانم بڵێم میدیەم فیلمێکە لەسەر مادەی هۆشبەر کە خۆتانەزانن پرسێکی زۆر هەستیار و گرنگە و پرسێکی زۆر حەساس و بۆ سەرژیانی مرۆڤایەتی لە ئێستا مەترسیەکی گەورەیە. لەبەرەوە ئێمە هەوڵماندا فیلمێک دروست بکەین لە فیلمەکەیە کچڕۆڵی تیا ببینێ کە ئەو هەموو ناهامەتیە ئەو هەموو قورسایی کە ڕوبەڕووی کچان و ژنانی هەموو دنیا و هەرێمی کوردستان بە تایبەت ئەبێتەوە پیشانی بین کە چۆن ئەگەر ئێمە توش بووین یا تێوەگلاین لە بابەتێکی هەستیار و حەساس و مەترسیداری لەو جۆرە چۆن بتوانین خۆمان ڕزگار بکەین. فیلمەکە بە شێوازێکی زۆر ڕێنماییکردن و هۆشیارکردنەوە بەرهەم هێنراوە لە سیناریۆ و دەرهێنانی زۆر عزیز و هاوکار و برامان کاک سیروان محەممەدە و لە ئێستادا وێنەگرتن و هەموو کارەکانی لە قۆناغی کۆتاییدا ئامادەیە بۆ نمایشکردن بە